پێشەوامان عەلەیهی سەڵات وەسەلام باسێکی کورتی خورما و گنجەکانتان لە بۆ دەکەین. خورمایەکێکە لەو خواردنانە کەوا لە قورئانی پیرۆز زۆر ناوی هاتوو لە فەرموودەکانی پێغەمبەری پێشەواشمان زۆر باسی کراوە. لە ڕووی پزیشکیەوە سەرمێنراوە کەوا خورما سوودێکی زۆری هەیە. یەکەمیان کەوا وزەیەکی باشی تێدا هەیە چونکە شەکری فرەکتۆز و گلوکۆز و سوکەرۆزی تێدا هەیە، بەڵام ئەوانەی کەوا چێشیان زیادە و قەڵەون یان نەخۆشی شەکرەیان هەیە پێویستە زیادە ڕێوی تیانەکەن چونکە شەکرێکی باشی تێدا هەیە و زۆرێک ڤیتامین بیەکانی هەموو زۆرەکانی تقریبان تێدا هەیە لە ڤیتامین B1 B2 B3 B5 B12 B7 بۆیە لە بۆ کەم خوێنی زۆر باشە و هەروەها ئەو ڤیتامین بیانە هۆکارن لە بۆ ئەوەی کەوا ئاسوودەی بدەنە مێشکی ئینسان و هەروەها دەمارەکانی لەشی ئینسان بە قووەت دەکەن، بۆیە زۆر پێویستە کە خورما گرنگی پێ بدرێتن. و هەروە خورما کانزایەکی زۆری تێدا هەیە لە مادەی ئاسن و مادەی مەگنیسیۆم و مادەی زینک، بۆیە لە بۆ کەم خوێنی زۆر باشە، بە تایبەتی لە بۆ ئافرەتی دووژیان ئەویش دەتوانێت ڕۆژانە چەندانەیەکی بخواتن لە نێوان 4 بۆ 6 دانە کەوا سوودێکی زۆری هەیە. هەروەها خورما چونکە شەکرێکی بە سوودە و هەروەها ڕیشاڵی زۆری تێدا هەیە، بۆیە لە بۆ گەدە و لە بۆ قۆڵۆنیش سوودێکی زۆری هەیە. هەروەها خورما ئەنتی ئۆکسیدەنتی تێدایە. ئەنتی ئۆکسیدەنت کۆمەڵێک لەو مادانن کەوا دژی سەرەتان کار دەکەن، بۆیە خورماش ئەگەر بێت و ڕۆژانە کەمێکی چەندانەیەکی بخورێتن ئەوە دەبتە هۆکار لە بۆەوەی کەوا کەمتر تووشی بە نەخۆشی شێرپەنجە بین. و هەروەها خورما ڕیشاڵی تێدا هەیە، ئەو ڕیشاڵەوە دەکاتن کەوا سووک بێتن لە بۆ هەزمکردن، هەروەها مرۆڤ دوور دەخاتەوە لە نەخۆشیەکانی گەدە و هەروەها نەخۆشیەکانی قۆڵۆن و قەبزی. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.